سڵاوتان لێبێت لە گرنگترین کارەکانی وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار پێشخستنی شار و شارۆچکە و گوندەکانە لە بوارەکانی ڕێگاوبان ئاو ئاوەڕۆ و خاوێنکردنەوە و پەرەپێدان لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جیان کراوەتەوە و ئاماژەی جریان بۆ کراوە. مەبەستمە لەو بەرنامەیەدا باس لە هەر یەکێک لە پرۆژەکانی ڕێگاوبان چارەسەرکردنی زبڵ و خاشاک و بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی و باخچەکان بکەم. ئەمیش بە میوانداری بەڕێز ساسان عونی وەزیری شارەوانی گەشتوگوزار لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. جنابی وەزیر بەخێر بێ. زۆر سپاس. ئەمەوێت لە دەستپێکدا لەسەر شەقامی 150 متری هەولێر پرسیارت لێ بکەم. قسە لەسەرەوە دەکرێت کە پێش سەری ساڵ بکرێتەوە بە تایبەت ئەو 9 کیلۆمەترەی کە لە نێوان بەحرەکە و هەولێر ئەبەستێتەوە بە ڕێگەی هەولێر شەقڵاوە. کەی شوفێران دەتوانن لەسەر ئەو جادە و شەقامە لەسەر ئەو ڕێگای بڕۆن؟ طبیعی پرۆژەی شەقامی 150 متری یەکێکە لە پرۆژە استراتیژیە گەورەکان کە بە تەواوبوونی خزمەتێکی زۆر گەورەی نەوەک تەنها شاری هەولێر بەڵکو هاتوچۆکەران و شفێرانی هەموو کوردستان دەکات کە ڕوویان لە هەولێر دەکەن و پرۆژەیەکە شەقامی دهۆک زاخۆ بە لەو پارچەی ئێستا بە شەقامی ئەو شەقامەی کە لە بۆ شەقڵاوە و حاجی ئۆمەران دەڕوا دەبەستێتەوە. واتە و کەسانەی لەو ڕێگایەوە دێن بەبێ هاتنەوە ناو هەولێر ڕاستە خۆ دەتوانن بچنەوە ئەو شوێنە. بە پێی ئەو سەردانیکردنەی کە بۆ پرۆژەکەم کرد لە هەفتەی ڕابردووم بۆ ئەوەی لە ئاستی بەرەو پێشچوونی پرۆژەکە تەمەشا بکەین، بە پێی وتەکانی ئەندازیارانی سەرپەرشتیار و بەڕێزانی کۆمپانیا و بە پێی خشتەی بەڕێوەچوونی کارەکان نزیکەی 190 هەتا 193 لەو ڕێژەیەی ئەو پرۆژەیە تەواو بووە. ئەو چەند لە سەدایەی ڕێژەکەی کەماوەتەوە ئەگەر کەش و هەوا گونجاو بێت و بۆ وەتیرەیەی ئێستا کە کاری تێدا دەکرێت بەردەوام بێت لە چەند هەفتەی ئایندا تەسەور دەکرێت زۆر لە چەند چەند مانگێکی ئایندا پرۆژەکە. کەواتە مژدەیەک لەو بابەتە هەیە کە بۆ سری ساڵی نوێ ئەو ڕێگای بکرێتەوە؟ نازانم کەش و هەوا ڕێپێ دەدا کە ئەو کارانەی کە ئێستا ماین تەواو بکرێن، بەڵام ئاستی بەرەو پێشچوونی کارەکان زۆر لە پێشەوەی و ئەوەندەی نەما. زۆر باش. ئەمەوێت زیاتر لەسەر ڕێگاوبانەکان و پلانی وەزارەتی ئێوە قسە بکەین، بەڵام هاوکارانم راپۆرتێکی بنکۆڵکاریان لەسەر ڕێگاوبان دروست کردو بە پێکەوە بینەری. ئەمە دیمەنەکانی کارکردنا لە یەکێک لەو پرۆژانەی چەندین کابینەی تێپەڕاند و دەستی پێ نەکرد. ئێرە ئۆتۆبانی بابانە 100 متری سلێمانی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر دەستی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەردی بناغی دانرا. خۆشەویستانی ئەم شارە شانی ئەم پرۆژە و زۆر پرۆژەی گەورەتریشن و ئێمەش لە حکوومەتی هەرێم بەڵێنی ئەومان داوە کە خزمەتکاری خەڵکی خۆمان بین و لە سەرەتایی دەستپێکردنی ئەم کابینەیە بەڵێنی ئەومان داوە کە گرنگی بە ژێرخانی ئاوبۆری هەرێمی کوردستان دەین کە یەکێک لەمانە دروستکردنی ڕێگەوبانەکانن لە دەرەوە و لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا. دەستپێکردنی پرۆژەی ئۆتۆبانی بابان 100 متری سلێمانی تەرخانکردنی زیاتر لە 428 ملیارد دینار بۆ تەواوکردنی خۆناغی یەکەمی پرۆژەکە یەکێکە لە سیماکانی ئاوادانکردنەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا. دیارە شاری سلێمانی وەکو هەر شارێکی تری هەرێمی کوردستان کە بەردەوام گەشەیان کردووە، شاری سلێمانیش گەشەی کردو بۆیە ئەو شەقامانەی کە پێشتر هەبوون لە شاری سلێمانیا وەکو 60 متری نەیەتوانی پێویستەکانی لەوە زیاتری ئەم شارە هەڵبگرێ، بۆیە دەمێک بوو سلێمانی پێویستی بە شەقامێکی گەورەتر بوو. شەقامی 100 متری سلێمانی بە تەواوبوون یەتوانێت لە یەک ساڵە 50 ملیۆن ئۆتۆمبیل زیاتر هاتوچووی پیابکاوە. ئەمە زۆرترین قەرەباڵغی لەسەر سلێمانی کەمەکاتەوە و گرنگیەکی تریەوەیە کە سلێمانی فراوانتر دەکات. دەستپێکردنی جێبەجێکردنی شەقامی 100 متری لەم قۆناغەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانی داراییایە هەر بەخۆی هەنگاوێکی زۆر گەورە بوو و لەسەر ئاستی وەزارەتی شارەوانی و لەسەر ئاستی حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانیش زۆر پشتیوانی لە جێبەجێکردنی پرۆژەکە ئاکرێ
و دەعمی ئێمە کرێوەکو کۆمپانیەکەوان کە لایانی جێبەجێکاری پرۆژەکەین هەموو کار ئاسانیەکە کرێ بۆی ئاستەنگێک ئەگەر هەبێت لەسەر پرۆژەکە لا ببرێ و لە کاتی خۆی شەقامەکە تەواو بێت ئەو هەنگاوانەی کە تا ئێستا شەقامەکە بەخۆیەوە بینیوێتی لە جێبەجێکردنە ئەوە دەرەخەن کە شەقامەکە ئینشاءڵڵا ئەگەر هیچ قەیرانێکی هیچ کێشەیەکی گەورە ڕوونەیات لە کاتی خۆی کە 3 ساڵی بۆ دانراوە زووتر تەواوە بێ. دەستپێکردنی قۆناغی یەکەمی پرۆژەی دروستکردنی شەقامی 150 مەتری خێرای نێوان ڕێگەی سەرەکی هەولێر بە حرکە تا ڕێگەی سەرەکی هەولێر کۆیە بە گوژمەی زیاتر لە 140 ملیۆن دلار و تەواوکردنی نیوەی ئەو خۆناغا کە لە ڕێگەی هەولێر بە حرکە تا دەگاتە ڕێگەی هەولێر شەقڵاوە یەکێکی دیکەیە لە کارەکانی وەزارەتی شارەوانی. پرۆژەی شەقامی 150 مەتری هەولێر ماوەی 1250 ڕۆژی بۆ تەرخان کراوە. بەشێکی زۆری کارەکانی بەشی یەکەمی پرۆژەکە تەواو بووە کە زیاتر لە 9 کیلۆمەترە و بڕیار وایە تا کۆتایی ئەم مانگا ئەو بەشە بکرێتەوە. بەشی یەکەمی پرۆژەکە لە 6 ئەندەرپاس و 8 ئۆڤەرپاس و پردی پەڕینەوە و بەرزاپرد و ژێرپرد و هەروەها شەقامی لاوەکی لە خۆ دەگرێ. تێچووی پرۆژەکە زیاتر لە 140 ملیۆن دلارە. لە سەرەتای دەستپێکردنی کار لە پرۆژەکانی تایبەت بە کۆمپانیا لە هەموو قۆناغەکان لەو هەموو قۆناغە سەختانەی کە حکوومەتی هەرێم پێدا تێپەڕی هەر لە قەیرانی دارایی و لە شەڕی داعش و دواتریش بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە بە بەردەوام کارەکانمان ڕانەگرتووە نەک ڕامان نەگرتووە بگرە کارەکان بە 2 شەفت زۆربەی کات 18 تا 22 سعات کار لە هەموو پرۆژەکانی تایبەت بە کۆمپانیا کراوە بۆ ئەوی بتوانین نەک لە کاتی خۆی بەڵکو لە پێش وادەی خۆش پرۆژەکان ئەنجام بدەین بۆ خزمەتی شاری هەولێر و هەرێمی کوردستان. هەر لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین پرۆژەی دیکە لەوانە تاواکردنی پرۆژەی شەقامی 120 مەتری خێرا لە نێوان ڕێگەی سەرەکی هەولێر مووسڵ تا ڕێگەی سەرەکی هەولێر کەرکووک بە گوژمەی زیاتر لە 88 ملیۆن دلار جێبەجێکران. دروستکردنی ئەندەرپاسی فەرماندە و مزگەوتی ئیمام حەمزە و قوتابخانەی سەفین لەسەر شەقامی بارزان و تاواکردنی شەقامی کەمەربەند و پرۆژەی شەقامی خزمەتگوزاری بارزان بە گوژمەی نزیکەی 69 ملیارد دینار لەگەڵ چەندین پرۆژەی دیکەی گرنگی ڕێگاوبان لە سنووری شارەوانیەکاندا. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەساین بە دانانی کارنامەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە کارنامەیەکی تۆکمە و تێروتەسەلمان ئامادە کرد کە خۆی ئەبینێتەوە لە 1460 پرۆژە زیاتر کە گوژمەی گشتی ئەو پرۆژانەی کە دامانناوە لە کارنامەکە 8 تریلیۆن و 500 میلیارد دینارە، بەڵام بەداخەوە بەکۆی قەیرانی دارایی و هاتنی پەتای کۆڕۆنا نەمانتوانی ئەو کار و کارنامە و بەرنامەی کە هەمانە بتوانین بە تەواوی جێبەجێ بکەین، بەڵام لەو کارنامەی وەزارەتمان زیاتر لە 850 ملیار دینار تەرخان کراوە بۆ جێبەجێکردنی چەند پرۆژەیەکی گرنگ. هەر لەم کابینەیەدا 12 ملیار دینار بۆ جێبەجێکردنی زیاتر لە 150 پرۆژەی بچووک و مامناوەند لە سێکتەری شارەوانی تەرخان کرا کە زۆربەیان بۆ دروستکردن و نۆژەنکردنەوەی شەقام و ڕەسیف و باخی سەر شەقامی شار و شارۆچکەکان تەرخان کراون. دەست خۆش بۆ هاوکارانم. کاک ساسان ئەوەی سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە وێڕای ئەو قەیرانەی ڕوبەڕووی و جیهان بە شێوەیەکی گشتی و ڕوبەڕووی هەرێمی کوردستانیش بۆ قەیرانی ڤایرۆسی کۆڕۆنا، قەیرانی دابەزی نرخینەوت، قەیرانی دارایی کە بەداخەوە ڕوو لە نزمی بوو، بەڵام سەیرەکەین پرۆژەکانی وەزارەتی ئێوە بۆ ڕێگاوبان نەوەستا. کۆمنت لەسەرەوە چیە؟ پرۆژەکانی ڕێگاوبان بە نسبەت وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە کە شمولی شەقام و ڕێگاوبانەکانی ناو سنووری شارەوانیەکان دەکات، یەکێکە لە پرۆژە گرنگەکانی ژێرخان و هەموو پرۆژەکانی ژێرخان لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بایەخێکی زۆری پێدراوە. بۆیە دەبینین کە لە هەر کاتێک بارودۆخی داراییمان گونجاو دەبێ یاخود بەشێک لەو داهاتانەی کە هەمانە بۆ پرۆژەکانی ژێرخان تەرخان دەکرێت. یەک لەو پرۆژانەی ژێرخانیش پرۆژەکانی ڕێگاوبانە، هەر بۆیەش توانرا لەو
ماوەیە پرۆژەی 100 مەتری سلەیمانی دەست پێ بکەین، پرۆژەی 150 مەتری هەولێر خەریکە 90 تەواو بۆ و تەواو دەبێت قۆناغی یەکەمی بەڵێ کۆتابەشی شەقامی 120 مەتری هەولێر تەواو بۆ و لەسەر هەندێک تەفاسیلی بچووکی مابوو لەسەر وەرگرتنە و شەقامی بارزان لە دهۆک تەواو کرا و خەریکە لە ئاخیر قۆناغەکانیدایە و ئێستاش لە بەرنامەماندایە کە شەقامی 6 مەتری قەڵاتزێ لە ئەنجومەنی وەزیران موافقە کرایە لە ماوەی داهاتوو دێتە پێش. زۆر باشە من تەنانەت تێبینی ئەوەمان کرد لە بەدواداچوونانی کە ستافی بنکۆڵکاری بەرنامەکە کردیان سیرەکەین کە لە کاتی کەرنتینەش شەقامەکانی ناوگەڕەکەکانیش ئەوانەی لە هەولێر و لە شوێنەکانی تر دەست جارش کە دەست بە نۆژەنکردنەوەکان پرسیاری من ئەوەیە ئەو بڕە پارێتان لە بەردەست بۆ میشە بکەن لە کاتێکە قەیرانشی گەورە هەیە لە کاتێکدا خەڵکانێک پێی وایە پارەی موچەیەوە دەدرێتە ئەم ڕۆژانە ئەمەوێت لە کاتێکدا حکومەت دەڵێن پارەم نیە بۆ موچە بەس چۆن ئەم شوێنانە نۆژەن دەکرێنەوە. ئەو نۆژەنکردنەوانەی کە دەکرێن لەسەر داهاتی شارەوانیەکانە کە بە خۆشحاڵیەوە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی زۆر بایەخ بە پرۆژەکانی ناو شارەکان دەدات و کە زانی شارەکان و شارۆچکەکان و گەڕەکەکان پێویستیان بە نۆژەنکردنەوەی ئەو پرۆژانە هەیە کە ئێستا تێدا بکرێت بەڕێزیان ڕازی بوو کە ئەو ڕێژەیەی لە سەدای داهات کە بۆ پرۆژەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار خرج دەکرات جارێکی تر خرج بکرێتەوە بۆیە دەبینین بەردەوام ئەو کارانە دەکرێت و ئەو پرۆژانەی کە لەسەر داهات توانیمانە جێبەجێ بکەین بەشەکی پرۆژەی تازەن بەشەکی پرۆژەکانی نۆژەنکردنەوەی دامەزراوەکانن کە هەن و بەشەکیش لە بۆ جوانکاری و لە بۆ سەوزایی تەرخان. زۆر باشە پرسیاری من ئەوەیە ئێوە بەس لە شارەکان ئیشەکانیانیش بیرتانەوە کردیتەوە یان ئەجێندا ئیشکردنتان لە قەزا و ناحیەکانیشە بە تایبەت مەبەستمە لەسەر پرۆژەی ڕێگەوبانەکان پرۆژەکانی شەقامە ناوخۆیەکانی ناوخۆی سنووری شارەوانیەکان ئەوە لە ئەستۆی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە و ئەگەر ئەو قەیرانە داراییە و پەتای کۆرۆنا نەبا بە تەکید بەرنامەمان هەبوو لە زۆر شار و شارۆچکە دەست پێ بکەین و ئێستا لە دوای سەری ساڵەوە ئەو پلانە جێبەجێ دەکەین دوای گەڕانەوەی بە شەداهاتی وەزارەتی شارەوانی لە هەر شارەوانیە کە داهاتی دەبی 115 ئەو داهاتە بۆ خودی ئەو شارەوانیە دەگەڕێتەوە و بەپێی ماستەر پلانێک کە لەگەڵ هەموو سەرۆکاتیەکانی شارەوانی دایدەنین ئەو 115 داهاتە بەشێکی بۆ پرۆژەکانی شەقامی تازە شۆستە و ئاوەڕۆ و تۆڕەکانی ئاوی خواردنەوە قرتاوکردنی گەڕەکەکانیش وە قرتاوکردنی گەڕەکان کە دەڵێم شەقام مەبەستم قرتاوکردنی زۆر باشە ئەو زەویانەی کە کاربوون پێشتر ئێستا بڕیاری تاپۆکردنیاندرا بۆ ئەوانش کۆمەڵێکیان خدەمات و ڕۆژی خزمەت گوزاریان بۆ دانراوە جارێ بەشی یەکەمی پرسیارەکەەوە بکەم ئەمە بەچی گەیشت مەسلەی ئەو کارتانێکە بە تاپۆ دەکرێن دوای ئەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەو بابەتەدا زۆر بە خێرایی ئێمە وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانی تر دەستمان بە جێبەجێکردنی ئەو پرۆسەیە کرد و لەسەر ئاستی وەزارەت لەسەر بەرزترین ئاست لیژنەمان داناوە بۆ بەدواداچوونی ئەو بابەتە دەتوانم بڵێم مەودایەکی زۆر باشی بڕیە و زۆر چۆتە پێشەوە هەزاران کارت گۆڕراون لە بۆ سەنەد هەزاران کەس بوونە خاوەنی سەنەدی زەویەکانیان و تاپۆکان ئێستا بە ناوی خۆیانە و ئەو پرۆسە بەردەوامە بە تاکید هەندێک گرفتیش لە پرۆسەیەکی ئەوها گەورە کە سەدان هەزار کارت بوو دێتە پێشەوە بابەتی قەرەبووە یا هەندێک بابەتی تەکنیکیە هەندێک گرفتە جاری وە هەیە بەڵام بە شێوە گشتیەکەی زۆر باش چۆتە پێشەوە و بەردەوامیشین لە چاودێریکردن و بەدواداچوون بە نسبەت هەموو ئەو گەڕەکانەی کە هەتاکو ئێستا پرۆژەی خزمەتگوزاری نەچوویتێ استراتیژی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئەوەیەکە بتوانین یەکەم بەشێکی لەسەر داهاتی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار جێبەجێ بکەین دووەم بەشێکی لەو پرۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی داراییەوە بتوانێت تەمیلمان بکات خاڵی سێم ئەوەیە کە بە هاوبەشی بتوانین لەگەڵ کەرتی تایبەت پرۆژەکانی خزمەتگوزاری بۆ ئەو گەڕەکانە جێبەجێ بکەین
ئەو استراتیژەماندانایەوە هیوادارین بتوانین لە سەرەتای ساڵی بەشکل تازەوە ئەجندای ئیشکردنی ئێوە بخەینە جێبەجێ. یەکەکانی نیشتەجێبوونیش بوون ئەوانەیە کە کەرتی تایبەت ئیش لەسەر کردبوون بڕیاروا بوو ئەو یەکە نیشتەجێبوونانەش تاپۆیان بۆ دروست بکرێت و تاپۆیان پێ بدرێت و لە ئەجندای کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکەیەوە بوو. ئەمە بەچی گەیشت و چۆن دەستان پێ کرد و کەی دەست پێ دەکەن؟ ئەوە لە دەسەڵاتی دەستەی وەبەرهێناندایە و ئەوانیش دەستیان پێکردیە ئەویش مەودایەکی زۆر باشی بڕیا لەو جیانەی کە پەیوەستە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی بەیەکەوە کار دەکەین لەسەرەوە. زۆر باش ئەمێت بچینە سەر بەشی دووەمی یان تەوەرەی دووەمی بەرنامەکە ئەویش چارەسەری خۆڵ و خاشاکە. بەس با راپۆرتێک پێکەوە بین. سێکتەری ژینگە پارێزی و چارەسەری خۆڵ و خاشاک و پارک و باخچەکان یەکێکە لە سێکتەرە گەورەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە پرۆسەیەکی ڕۆژانە و تێچوویەکی زۆری دەوێ. ئەم سێکتەرە ڕۆژانە کۆکردنەوە و خاوێنکردنەوەی شەقام و شوێنە گشتیەکان و گواستنەوەی خۆڵ و خاشاک لە خۆ دەگرێ لە پرۆسەیەکی قورسدا بەڕێوە دەبرێت. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی نزیکەی 30 گرێبەستی جۆرا و جۆرەوە بە گوژمەی نزیکەی 12 ملیار دینار بۆ هەر مانگێک خۆڵ و خاشاک چارەسەر دەکات. لەسەر ئاستی پارێزگاویەکە ئیداریەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە 7200 تۆن خۆڵ و خاشاکی بەرەمات و چارەسەر دەکرێت. لە پارێزگای هەولێر ڕۆژانە 2800 تۆن، لە پارێزگای سلێمانی ڕۆژانە 1650 تۆن، لە پارێزگای دوهۆک ڕۆژانە 1670 تۆن، لە ئیداری ڕاپەڕین ڕۆژانە 410 تۆن، لە ئیداری گەرمیان ڕۆژانە 470 تۆن چارەسەر دەکرێت. وێ ڕایکاری خاوێنکردنەوە و گواستنەوەی خاشاک یەکێک لە گرێبەستەکان لە پارێزگای سلێمانی و ڕاپەڕین تایبەتە بە دروستکردنی کارگەی خۆڵ و خاشاک. کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕاق لە تانجەروی سلێمانی ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە نیشتیمانیە ژینگەیە استراتیجیەکان کە ئێستا لە 100% خۆڵ و خاشاکی شاری سلێمانی بە شێوەیەکی زانستی نوێ چارەسەر دەکات و ناوچەکە لە هەر هەڕەشە و کارەساتێکی ژینگەیی دەپارێزێ. دەرفەتی کارکردن بۆ سەدان کەس ڕەخساوە. بەرهەمەکەی دەبێتە وزەی پاک بۆ کارپێکردنی کارگە پیشەسازیە گەورەکان و ڕوبەری سەوزایی لە شاری سلێمانیدا زیاد دەکات. دیارە تا ئێستا بەسپاسەوە بەسپاسێکی زۆرەوە وەزارەتی شارەوانی هەماهەنگێکی زۆر باشیان کردو لەگەڵمان و ئومێدەوارین هەماهەنگیەکان زیاتر بێ بەڕاستی تاوەکو پرۆژەکەمان بە فەرمی دەست بەکار بێت و بتوانین باشتر کارەکان ڕاپەڕێن. ئێستا چەند کارگەیەک خۆڵ و خاشاکی هەرێمی کوردستان چارەسەر دەکەن لەوانە کارگەی لێکجیاکردنەوەی خاشاک لە سنووری ئاکرێ، دوو کارگەی لێکجیاکردنەوەی خاشاک لە سنووری شارەوانی دهۆک، کارگەی بەرەمێنانی وزەی بەدیل RDF لە سنووری شارەوانی سلێمانی، سێ کارگەش لە ژێر جێبەجێکردندان. کارگەکانی لێکجیاکردنەوەی خاشاکی سنووری ئامێدی، کارگەی لێکجیاکردنەوەی خاشاکی سۆران، کارگەی لێکجیاکردنەوەی خاشاک لە چەمچەماڵ، دروستکردنی سێ کارگەش لە پلاندان، کارگەی خاشاک لە کۆیە، کارگەی خاشاک لە ڕاپەڕین، کارگەی خاشاک لە شارەزور. لە ئێستاداش تایبەت بە پرۆژەی چارەسەرکردنی خاشاک لێژنەک لە وزارەتی شارەوانی پێکهێنراوە بۆ دیراستکردنی ئەم بابەتە و بەڕووخستنی باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی خاشاکی هەولێر و کە ئینشاءڵڵا لە داهاتوەکی نێزیک دەستە بواری جێبەجێکردن. لەگەڵەوەش وزارەت پێشنیاری بەرز کردیتەوە بۆ ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ دامەزراندنی کارگەیەک لە گەرمیان. هاوکات لەگەڵ چارەسەری خۆڵ و خاشاک و پاشماوە پیسەکان، پارک و باخچەکان یەکێکە لە کارەسەریشیەکانی سێکتەری شارەوانی لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بریتیە لە بەرزکردنی ڕێژەی سەوزایی لە شار و شارۆچکەکان. ژمارەی ئەو پارک و باخچانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەڕێوەیان دەبات. یەکێک لەوانە بەڕێوەبەرەتی گشتی شارەوانەکانی هەولێر نزیکەی 121 پارک و باخچێ، سەرۆکایەتی شارەوانی هەولێر 15 پارک و 268 باخچەیە. لە ماوەی ڕابردووشدا بەپێی بە دۆداچوونێکی مەیدانی یەکێک لە کەناڵە عەرەبیەکان هەولێر بە خاوێنترین شار لەسەر ئاستی عێراق دیاری کرا و بەسڕەش وەک ناخاوێنترین شار لە ئاستی عێراقدا دیاری کرا. کارەکانمان بۆ ئەوەی بووە کە بتوانین شاری هەولێری خۆشەویست بە جوانترین و ڕێکترین شێوە پێشکەش بە هەموو هاوڵاتیان و گەشتیاریان بکەین. بۆ ئەم مەبەستە ئێمە ئەگەر تێبینیان کردووە 6 کۆمپانیا کە بەڵێندەرایەتی هەیە کە لەگەڵ سەرۆکاتی شارەوانی هەولێر وەرگێبەستی ئەنجام داوە
ئێمە ئەو شش کۆمپانیانمان لەسەر ئەو شش شاروانە دابش کردووە و لە هەمان کاتیشدا بە دوواداچوونەکی چڕمان هەیە بۆ سەر گشت کارەکانیان بۆ ئەوەی بتوانین بەو شێوەیە کە شاری قەڵاو مینارە بتوانین گشتە قامەکان و گەڕەکان و کۆڵانەکانیان بە خاوێنی بپاک و وەڕک پێچی بپارێزین. ئەمەش تەنها ئەو کار نەبوو کە کریتمانە بەڵکو و بەرزکردنەوەی ڕۆشنبیری هاوڵاتیانیش بنەمایەکی زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانێتن دەست بەدەست تەنها نەک حکوومەت بەڵکو و حکوومەت و خەڵک بە هەردووکوان بتانن ئەم کارە جێبەجێ بکەنەوە و بتوانن سیمای شارستانیت بۆ شاری هەولێری خۆشەویست بپارێزن. سەربەرزی بۆ ئەوەیە کە بتوانێتن هەولێر هەڵبژێدێتن بە جوانترین و ڕێکترین و خاوێنترین شار لەسەر ئاستی عێراق. حقیقەتەن ئەوە سەربەرزیەکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێیەم. هەروەک بەڕێبەرەتی گشتی شارەوانەکانی سلێمانی خاوەنی 13 پارک و 77 باخچەیە. بەڕێبەرەتی گشتی شارەوانەکانی دهۆک 6 پارک و 88 باخچە بەڕێوەبەری زیاتر لە 10 کیلۆمەتر لەسەر شەقامەکان. سەرۆکایەتی شارەوانی دهۆک 9 پارک و 147 باخچە بەڕێوەبەری زیاتر لە 2 کیلۆمەتر لەسەر شەقامەکان. بەڕێبەرەتی گشتی شارەوانەکانی هەڵەبجە لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە 1 پارک و 4 باخچە و 14 باخی سەر شەقامەکانن. بەڕێبەرەتی گشتی شارەوانەکانی ڕاپەڕین 11 پارک و 165 باخچە و 48 باخی سەرشەقامەکانی هەیە. کاک ساسان ئەوەی لەو راپۆرتە جێگای پرسیاری منە و تەدوینی هەندێک تێبینیم کرد. وەزارەتی شارەوانی و گەشتی گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی نزیکەی 30 گرێبەستی زۆرە و جۆرەوە بە گوژمەی نزیکەی 12 میلیارد دینار ڕۆژانە 7200 تۆن خۆڵ و کاشاکی با بڵێن بەرهەمات و چارەسەر دەکرێت. پرسیارەکەم ئەوێ دروستکردنی کارگەی ڕیسایکلین لەکوێ پلانەکانتانە و چۆن دەتوانێت گرنگی ئەو پرۆژان لە چیدا و چۆنیش دەتوانێت بۆ وزەیەکی تر بگوازرێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کارنامەکەیدا زۆر بایەخ بە پرسی پاراستنی ژینگە و پاکڕاگررتنی ژینگەی کوردستان دەدات. یەکێک لە خاڵەکانی کارنامەی دروستکردنی کارگەی ڕیسایکلین و چارەسەرکردنی خواشاکە لە هەموو شارەکانی کوردستان. ئەویش بۆ ئەوەی کە ژینگەیەکی تەندروستی ژیانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرجەستە بێ. هەروەکو لە راپۆرتەکە ئیشارەتی پێدرا ئێستا لە حالی حاضر چەند کارگەیەک ئەو کارانە دەکەن، هەندێک لە ژێر جێبەجێکردن و هەند بەشێکیشیان لە پلانماندایە کە جێبەجێ بکەین. ئەوەی کە زۆر گرنگە و بەنسبەت پایتەختی هەرێمی کوردستانەوە ئێستا لە دوا قۆناغەکانی ئامادەکردنی ڕێکارە هونەری و یاسایی یا پەیوەنددارەکانین بە دروستکردنی ئەو کارگەیە. ئێستا تیمە ئەندازیاری هونەریەکانمان لە زبڵخانەی کانی قڕژاڵە خەریکی کۆکردنەوەی داتا و تحلیلی داتاکانن بۆ ئەوەی کاتێک کە ئیعلان دەکرێت ئەو کۆمپانیایی دەیەوێت بێ بزانێت چه جۆرە کارگەیەک پێویستە تەواوی زانیاریە هونەری و زانستیەکانی لەبەر. زۆر باشە. پسپۆرانی باری ژینگە تەبان وێڕای ئەوەی هۆشداری دەدەن لەسەر پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی لە جیهان، بەڵام ڕێکاری زۆری شێکردنە بەر بۆ نمونە شەریکات و کۆمپانیایەکان و ئەوانە هیچ لەسەر دووبارە گۆڕینی ڕەگەزی ئەو پاشماوانەیە بۆ وزەی دیکە بۆ شتی تر. ئەو کارگانەی کە لە کوردستان ئیشی ڕیسایکلین دەکەن تەنها بۆ دروستکردنی ینی شتێکی تر ئیشەکەنیان دەشیکەنە وزە بۆ نمونە وزەی گەرما یان وزەیەکی تر یان تا چەند دەتوانێت ئەم کێشەیە گەورە لە کوردستان چارەسەر بکات. جۆری کارگەکە بڕیار لەسەر ئەوە دەدات کە ئاوتپوتەکەی نەتیجەکەی چ بی. ئەو کارگەیە کە ئێستا لە سلێمانی هەیە RDF بەرهەم دێنێ کە بۆ کارگەی چیمەنتۆی سلێمانی سوودی دەبێ و بەشێکی زۆر کەمی دەمێنێتەوە کە لاندفیل دەکرێت. ئەو کارگەی بۆ نمونە لە ئاکرێ هەمانە پەینی باخچەکان بەرهەم دەهێنێ. ئەوە دەوەستێتە سەر ئەوەی چ جۆرە کارگەیەک بۆ ئەو شوێنە پێویستە و بڕیاری لێدە. زۆر باشە. من لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم ڕوو لە تەواو بوون دەبێت بۆی شێک لەو پرسیارانەی کە گرینگە لێت بکەین ئەویش ڕوبەرە سەوزایی گەڕەکەکانە لە شارەکان کە ئیشی کەمیان لەسەرکرایە. پلانتان بۆچیە؟ ئێستا خەریکی داڕشتنی سیاست استراتیژێکین کە سیاسەتی پاراستنی سەوزایی و پارک و باخچەکان لە هەرێمی کوردستان لە سنووری شارەوانیەکان دادەڕێژێ. هیوادارین لە سەرەتای ساڵی تازەوە بکەوێتە کارکردن. بەپێی ئەو استراتیژە
هەم کار لەسەر ئەو پارک و باخچانە دەکەین کە ئێستا هەن و لێکۆڵینەوە لەوەی کە چۆن دەتوانین هەم لە ئاستی بەڕێوەبردن بەرەو پێشی ببین و بە هەمان شێوە لە بواری ئابووری و بەرهێنان فرسەتی تێدا دروست بکەین و هەم لە پۆلێنبەندی پارکەکان و بەرزکردنەوەی ئاستیان و زیادکردنی سەردانیکەر و گەشتیاران بۆیان ئاستیان ببینە پێشەوە و بەنسبەت ئەو شوێنانەی کە تاکو ئێستا سەوز نەکراون بە هەمان شێوە پلان و بەرنامەمان هەیە کە لەوە دەستمان پێکردیە لە هەموو شار و شارۆچکەکان چەندین هەزار نەمام و درەخت چێندراین و لەو پرۆسەیەش بە هاوکاری لەگەڵ پارێزگارە بەڕێزەکان بەردەوام دەبین و هیوادارین لە ئایندەیەکی نزیک ئەنجامەکانی بەدی. زۆر سپاس من تەمەەن بێگومان پرسیارم لەسەر تەورەکانی تر زۆر پێمایە بۆ نمونە بوارەکانی گەشت و گوزار و ئاو ئاوەڕۆ بە هیوام کە لە ئەڵلقەی داهاتوودا قسە لەسەر ئەو پرسیارەش بکەین. بەسەر چاو بەڕێز ساساناونی وەزیری شارەوانی و گەشتی گوزار زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس سپاس بۆ ئێوەش کە بینەرما بوون دا ئەڵلقەی داهاتوو هەر شەو.